بينا اما وبيت روجة دستني صد ببردين تو ئەوە دەتان برێم بەشێک لە سەرکەوتنەکە 150 سەرکەوتنەکەم ئەو دوای ئەوەی کە ئەنجامەکانی پۆلی 12 هاتەوە وەرگیراوە گەنجێک هەبوو کە یارمەتی باوکیشی دەدا لە سناعە و هەروەها دەرەجەیەکی ینی نمرەیەکی زۆر بەرزیشی هێنابوو کە خەڵکی ڕۆژ ئاواژ بوو دوای مانگێک ئەو گەنجە ئێستا لێرە لە سنتەرێک وانە بە قوتابیان دەڵێتەوە ینی بەشێک چەند کەسێک لێرە هاتوونە لەو سنتەرە وەک مامۆستا گوێ لێ دەگرن و ئەو وانە دەڵێتەوە ئێستا ینی بە تەواوەتی خەریکی وانە گوتنەوەیە با بچمە لای خۆی هەمەجان سلااوت لێبێ ماندوو لێبی عليكم السلام ورحمة الله وبركاته الحمد لله باشنگۆ باشی جەوی وانەوتنەوە چۆنە الحمد لله زۆر باشە مادەم ئەوان ئیسفادە لەم دەکەن ئەم زۆر درم خۆش دەوی ئەمەجان چەند قوتابیت هەیە بەخوای تقریبا ئەوڕۆ تازە 30 تەڵەبە بوون ئەجانیان ڕۆشتن یوتیوبش تقریبا چەناڵەکە 2000 و هەندەکە ئەوان شتە دەکەن یعنی ڤیدیۆ هەیە گەیشتە 16000 الحمد لله دەنێ لەو 16000 يعني تقريبا 2 نفر استفادة يمكن الحمد لله طبعا يك نفر لهم زورة يعني مشكلة من الدوبارة كمان يك نفر بكامل احتياطي هیچ برادرت هەبوو ئەلێرە ینی گوتبی ئەمن بە ساڵێک تێنەگەیشتم لەو بابەتی کە تۆ جارێک شەرعەت تێگەیشتم والله الحمد لله نفر هو هاتي داتشرا ئەگەر لەوانێ بزانێت طلبەکان دەگوت داتشرا تێنەگەیشتم والله مشلون ڕێگەیەکی ئاسان و جوان و سەبر لەگەری دەم گۆ وەرە خۆی مشۆش کردبوو وەرە کاکە داتشراوە وەرەکەنم کادۆرە یان ئەتویان داتشراوەڕۆ یان دەبینیەوە پێم گۆ هەلا هەندێکەوە بوو وەرە زۆر وەسیقەوە یانی وەرە کاکە ئەو 1 2 3 4 تێگەشتی وەرنم برێەوە پرسیار شعرەکەم پرسیارەکەم والله دەیگۆ هات ئەوە تقریبا دو سارە بوو دەگو دو سارە سەوی دوازدەمە داتشرا تێنەگەشتیم الحمد لله تێگەشتیم عشا چەناڵێکی هەر تایبەت بە خۆت داناوە وانەکان لێدادنی بەڵێ تەنال تەلیگرامە یوتیوبە هەمووش فریە هەمووی فری الحمد لله هەر خێرەکەی الحمد لله تا دوێنێ پێم وابێ قسەمان کە گوت لە پارچیش دەرس دەڵێم و بە قوتابیان ئەوە چۆنە دوێنێ ئەوە نەبوو ئێرە قەپات ئەم هەرڕانەوەست هەر تکەوت 3 ڕۆژ ئەمە قوربە سەرانە هەر دەمێ لەگەریان وەرن باچین پارچ جەوێکی خۆش بکەن ئەو دینەوە شتانە باشە وەڵا چینە پارچ کتابەکەمە هینە هەر 2 نەفەردە لیسان 5 نەفەرش کەبوون ئەخر بینەوە لایڤەکەشمان کردو دوای لێندەریش هەر هینامانە سەری ئیسفادەکەش دەکات لەگەریان ئەو کاتی کە چاوپێکەوتنەکەم لەگەڵ کردی لە سناعە لە پاشەمە زۆر میدیای تر هاتو چاوپێکەوتنیان لەگەڵ کردی ئەو کاتە هەستە چی بوو کە بە تەواوەتی ئەمەجان بووە ترێند لەنا الحمد لله الحمد لله هەمووی فەزلی خۆی گەورەیە طبعا زۆر باشە کە من حەزم لێ بەنابەوەبوونە کو کە بە شتێکی باشوی باشە شتێکی باش کو یانی ئێستا نمونە ئەم هەر حەزمی هێشتان بەناباگم لۆ هەر چەندی بەناباگتر بم خێری زیاتر دەکەم وانە ئەو خێرە لەو مهمترە ئەوم دێ ئەم ئێستاش هەر لەسەر ئەو بیرۆکە مای کە گوتت دەچمە هەندەسەی میکانیک بوو بەڵێ ئینشاء الله هەر دەچمە هەندەسی میکانیک خلاص کردم ئێستا یەکەم جار کردمە چ هەدەف سەر و نۆت بێت ئینشاء الله جار هەندەسی میکانیک ئینشاء الله هەمە جار شتێکم لایە ئەمە بە ئەمە ئەمە وبيت روجة دستني چت بەبیردین ئەوە دەتان برێم بەشێک لە سەرکەوتنەکە 150 سەرکەوتنەکەم ئەو ئێستاش دەستێکت سپانەیە و دەستێکت قەڵەمە طبعا ئێستا گەیشتەوەیەک پێشتر نیوە بە نیوە ئێستا پێکەوەیە دەتان برێمەوە ڕێک 150 سەرکەوتنەکەمە لۆ ئەوە بووە هۆی یعنی ئاساس ماندی دەبووم لەوەی دەمگوتە نە حەمەجانە تو جیاوازی مشکلێ نیە ئیشە دەکەی دەوی نۆت پێنج شوێنی ئەهانە يعني هەز دەکەم جیاواز دەبمە من بۆ شتێک جیاواز دەبم الحمد لله شتێک زۆر توانە هەر ناپەرچ خۆم دادەنێ هەر نادەمەوە سەرکەوتوب یاخوا چ پامێکت هەیە بۆ ئەوانی دەوری دووەمیان هەیە ینی چەند ڕۆژێک داخلی تاقیکردنەوە کام دەبن چی بکەم باشە بەخوای هەر لە گەریانە من الحمد لله ئەو جا سترێس مەبن ئینشاء الله ئاسانە هەر هیچ نییە خولی یەکەم ئەنگۆی دێتی بیر ئێستا یەکەم ڕۆژ تەفی دوازدە دەڕوا ئەوەش دەڕوا خێری تێدا ژیان لەسەر دەرسی ڕانەوەستایە ئینشاء الله دوعای بکەن ئەوەی خوای ڕۆنگۆی نووسە ئینشاء الله دێتە جێ و ئینشاء الله شتێکی زۆر باشتان دێت